ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ من پێم وایە وەکو کوردێک ئێمە کوردستانیشی جوان و خاوێن و پاکمان هەیە کە هەمومان بیپارێزین، هەمومان ئاگامان لێبێ بۆی کە میێوانی بێگانەمان دێ کەمە چینە سەیران و سەعاتی کە پاش ماوەکەی خۆمان بە جوانی و بە پاکی بە خاوێنی هەڵبگرین. پێم باشە بەرنامەی ژینگە بخێتە پرۆگرامی ڕاستی خوێندنەوە. ئەگەر بێت لە قوتابخانە ئێوانە ژینگە زیاد بکرێ و وەکو بانەیەک وەکو یانی منهەجێک بخوێندرێ، دڵنیام لەوەی کە ئامانجێکی زۆر باش دەبێت و لە دوا ڕۆژدا ڕەنگەوە ئامانجە پێکەین. پاراستنی هەموو ژینگەیە لەسەر ئێمە کەوتو. ئایا من تا چەندێ ماڵی خۆم بپارێزم دەبقەت ئەوە ئەبێ ژینگەکەم بپارێزم، چونکە ژینگەکەم سوودێکی زۆری پێ ئەبەخش بە من ئەبەخشی. یەکەم شتیان ئەوەیە کە وەکو بڵێ بۆ سەیرانێکە چم کە ئەو ژینگانە بینم ئاها پاک و خاوێنە زۆر زۆر دڵخۆشە بم، زۆر زۆر ناخمەکرێتەوە. یعنی هیچ مانایەکی نییە کە من بچمە ئەو دەشت و کێوە شوێنێکی خۆش بۆ منە ئەو دەریایە کە خەڵکی ئاوی تێخوا پشتێکی پیس بکەم ناوی بێتە هۆی دروستبوونی میکرۆبەمانە. ژینگە پاراستن ئەرکێکی ئەخلاقی و نیشتمانی و ئاینیە. هەموو تاکێک ئەرکە لەسەریکە ژینگەکەی بپارێزێت. ئێستا وەرزی بەهارە، خەڵکی زیاتر ڕوو لە سەیرانگاکان دەکەن. پێویستە هەمووان هاوکار بین بۆ ئەوەی ژینگەی سەیرانگاکان نەشەوێندری بۆ پاک و خاوێنی ڕابژێردرێت.